سەر کۆبوونەوەکە. بەڵێ شوان دیارە مامۆستایانی زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیانیش هاوشان لەگەڵ مامۆستایانی کەرتی پەروەردە لە سەرەتای ئەم مانگەوە مانگرتنیان ڕاگەیاندەوە هۆڵەکانی خوێندنیان بایکۆت کردووە، بەڵام ئەمڕۆ لە شاری سلێمانی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ سەرجەم نوێنەرانی بەشە جیاوازەکانی زانکۆی سلێمانی و زانکۆی چەرموو کۆبۆتەوە. لەو کۆبوونەوە بە فەرمی داوە لە مامۆستایان کراوە کە لەمە زیاتر بە خوێندنی ئەم ساڵ دوانەکەوێت. دیارە مامۆستایانیش لەسەرەوە ڕازی بوون کە سبەینێ دووشەمە دەوامی ئاسایی لە زانکۆی سلێمانی و زانکۆکانی ئەم سنوورە دەست پێ بکاتەوە. داوا لە خوێندکاران کراوە کە پەیوەندی بکەنەوە بە زانکۆکانیانەوە. گرنگترین داواکاری مامۆستایانیش لە وەزیری خوێندنی باڵا ئەوە بووە کە هاوشێوەی سەرجەم فەرمانبەرانی تری هەرێمی کوردستان مامۆستایانی زانکۆ زیاتر لە 4 مانگە موچیان وەرنەگرتووە کە پێویستە لەم ڕۆ بە دواوە مامۆستایانی زانکۆش هیچ نەبێت 30 ڕۆژارێواتە مانگانە موچەیەکیان بۆ دابین بکرێتە تاوەکو قەیرانی دارایی چارەسەرکرێت و موچەکانی تریشان بۆ دابین نەکرێت. و هەروەها جگە لەمەش داوایان کردووە کە دەوامی مامۆستایان کەم بکرێتەوە، ئەو مامۆستایانەی کە وانەکانیان لە زانکۆدا کۆتایی پێ دێت بتوانن زانکۆ جێبێڵم بچنەوە ماڵەوە. جگە لەمەش مامۆستایانی زانکۆ داوایان کردووە کە پێویستە بارودۆخی سیاسی هەرێمەوە ناکۆکیە سیاسیەکانی نێوان حیزبەکان کۆتایی پێ بهێنرێت و چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە، چونکە ئەو ناکۆکیە سیاسیانە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر خوێندنی ئەمساڵ و لەسەر خوێندکارانی زانکۆکانی کوردستان هەیە. و دیارە بڕیاری ئەوە درراوە کە سبەینێ دووشەمە بە تەواوی دەوامی ئاسایی لە زانکۆکاندا دەست پێ بکاتەوە، دەوام ئاسایی ببێتەوە و ڕۆژانی ئاسایی. دیارە جگە لەمەش لە ئێستادا بڕیارێکی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقی لەسەر ئەوەی کە موچەی لە باڵەکان کەم کرێتەوە. دیارە لەو چوارچێوەیشدا مامۆستایانی زانکۆ ئەگرێتەوە. مامۆستایانی زانکۆکانی کوردستانیش نیگەرانن لەوەی کە حکوومەتی هەرێم ئەم بڕیارەی عەبادی بەسەر مامۆستایانی زانکۆدا جێبەجێ بکات. بۆیە بەشێک لە مامۆستایان بە ئێمەیان ڕاگەیان کە ناڕەزایەتیەکی تر چاوەڕوانی مامۆستایانی زانکۆ دەکات کە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم ئەو بڕیارەی عەبادی جێبەجێ بکات و دەستکاری موچەی مامۆستایانی زانکۆ بکرێت. بەڵێ سپاس بۆ ئاوات محمود پەیامبەرمان لە سلێمانیەوە. بەڕێزان دیارە ئەم